شەوچلە یا شەوی یەڵدا ئەم ساڵ بەهۆی کۆڕۆنا و بوونی ئەم ڤایرۆسە لە ئێران وەک ساڵانی پێشوو بەڕێوە ناچێت. هەرچەند لە چەند وڵاتی جیهان لێدانی واکسەنی ڤایرۆسی کۆڕۆنا دەستی پێکردو و دەوترێت ئەم ڕەوتە ساڵێک دەخایەنێت تا هەموو وڵاتانی جیهان بگرێتەوە. لە ئێرانیش بەرپرسانی تەندروستی ئەم وڵاتە دەڵێن بەهۆی گەمارۆبانکیەکان و بربەست نێوان ئاڵوگۆڕی پارە نەمانتوانیوە تا ئێستا واکسەنی کۆڕۆنا لەو وڵاتانی کە دروستیان کردو وەک بریتانیا و ئەمریکا و چین بکڕین. لەلایەکی تر هێندێ لە پسپۆڕانی بواری پزیشکی دەڵێن ئێران کەلوپەلی پێویست بۆ گواستنەوەی دەرزیەکانی نییە، بۆ نمونە کەرەسەیە کە پلەی سەرمای دەرزیەکان لە 70 خاڵ ژێر سفر ڕابگرێ. لەلایەکی تر ناوەندی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا دەڵێت کە بە زووی ئێران واکسەنی خۆی ساز دەکات و لە ئێستادا خەریکی تاقیکردنەوەی سەر مرۆڤن. هەموو ئەم دەنگۆیانە وایان کرد و خەڵکی ئێران بەم زوانە چاوەڕێی دەرزی و واکسەنی کۆڕۆنا نەبێت. سەرباقی ئەم هەموو دەنگۆیە وەزارەتی تەندروستی پەیتا ڕای دەگەێنێ کە خەڵک تا دەتوانن لێک دوورکەونەوە، چون هەتا ئێستاش مەترسی کۆڕۆنا لەسەر شارەکانی ئێران لە ئاستی سوور و هۆشداردایە، بە تایبەت گەورە شارەکان وەک تاران و مەشهەد و ئەسفەهان و تەورێز کە زۆرترین مەترسیان لەسرە. امیدوارم با سالهای قبل خیلی تفاوت داشته باشه. هیوادارم یەڵدای ئەمساڵ زۆر جیاوازتر لە ساڵانی پێشوو بێت. حەز دەکەم ئەمساڵ لە دەوری یەک کۆ نەبینەوە، بەڵام دڵمان لە لای یەک بێت، بەڵکو بەم شێوە ئەم ڤایرۆسە نەحسە لە ناو بچێت. من حتما ئاگاداری خۆم و بنەماڵەکەمم. اینکه دوست داشته باشم بله، ولی خب به خاطر شرایط کرونا چون خطر داره. ئەوەی کە پێم خۆش بێت لە لای یەکتر بین بەڵێ حەزم لێیە، بەڵام بەهۆی بارودۆخی کۆڕۆنا بە ئەگەرێکی زۆر هەوڵ دەدەین بە شێوەی ئۆنلاین بەڕێوەی بەرین. ئەلبەت پێم وایە ئەگەر ڕێنمایی تەندروستیەکان ڕەچاوگرین شاید بتوانین گەورەکانمان بەسەرکەینەوە. بە کەمێک لە بواری دەرونی لەو خەمۆکیەی دایگرتوین بینە دەر. بەڵام ئەگەر بتوانین بەسەر خۆمان زاڵ بین و لە ماڵ بمێنین شاید ئەم نەخۆشیە تەواو بێت. ئێستا کە کەمتر لە 24 کاتژمێر ماوە بۆ بەسەربردنی درێژترین شەوی ساڵ یا شەوی یەڵدا، هێندێ خەڵک کە ماندووی نزیکەی ساڵێک مشتومڕن لەگەڵ کۆڕۆنا و دەیانەوێ لەم شەوە بە دیداری ئازیزانیان شاد ببنەوە، ئەم ساڵ دەبێت لە ماڵ بمێننەوە و نەستنە دیداری هیچ کەس و کارێک. بەرپرسان لە شاری تاران و چەند شارێکی دیکە کە مەترسی زۆریان لەسرە لە ئێوارەی شەمۆ و یەکشەمۆ قەدەغەی هاتوچۆیان ڕاگەیاندۆ و زۆر بە توندی و جددی خەڵک ئاگا دەکەنەوە کە هاتوچۆ و سەردانی یەکتر نەکەن و تا دەتوانن لە ماڵەکانیان بمێننەوە. ارزم به حضورتون تفاوتی که امسال با سال قبل داره، مردم بیشتر جیاوازی شەوچلەی ئەمساڵ لەگەڵ ساڵانی پێشوو لەوەدایە کە خەڵکی ئەمساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆڕۆنا زۆرتر لەگەڵ خێزانی خۆیان و لە ماڵەکانی خۆیان شەوچلە دەکەنەوە و چاوپێکەوتنەکان زۆرتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبێت و بەڕای من زۆر باشە. لانیکەم ئاوا زۆرتر دڵتەنگی یەکدی دەبین. نظر من اینه که واقعا دیگه تعمی برای یلدا نمونده. بەڕای من خەڵک بەهۆی بارودۆخی ئاڵۆزی ئابووری تااقەتی شەوچلە و یەڵدایە نەماوە. ئەم هەموو گرانیە خەڵکی و ئامان هێناوە و تااقەتی هەموو خۆشیەکی لێگرتوون و ئەو حەز و خۆشیەی ساڵانی پێشوو خەڵک بۆ شەوی یەڵدا بوویان ئەمساڵ بەهۆی گرانی و کۆڕۆنانیانە. من پێم وایە خەڵک لەم شەوەدا کەمتر یەکتر ببینن باشترە، بەڵام لە لایەکی تر دەبینین کە ڕۆژانە خەڵک لە ناو میترۆ و پاسی ناوشار لیپاولیپ لە پاڵ یەکترن. شەوچلە یا شەوی یەڵدا یەکێک لە نەریتە کۆنەکانی کوردەکان و ئێرانیەکانە. خەڵکی ئێران ساڵانی ڕابردوو ئەم شەوان لە لای یەک بەسەر دەبرد و لە لای یەک کۆ دەبوونەوە، بەڵام ئەم ساڵ بەهۆی هاتنی کۆڕۆنا کاریگەری لەسەر ئەم شەوەش هەبوو. لە لای یەک حکوومەت لە ڕۆژی شەوچلە قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاندوو، لە لایەکی تر خەڵک بۆ خۆیان ترس و دڵەڕاوکیان هەیە کە بەهۆی کۆڕۆناوە لە یەک نزیک نەبنەوە. هەر بۆیە ئەم ساڵ خەڵکی ئێران هەر کەسە و لە ماڵە خۆی ئەم شەوە بەسەر دەبات و تەواوی دەکات. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان، تارە.